سڵاتان لەبێت و یەک هەواڵ دەست پێ دەکات. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی تۆماری گشتی دەنگدەران لە بنکەکانی دەنگدان هەڵداواسێت و دروستکردنی تۆماری دەنگدەرانی تایبەتیشی تەواو کرد. کاروان جەلال بەڕێوەبەری داتاکان لە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی بەڕووداوی ڕاگەیاند دروستکردنی تۆماری دەنگدەران کۆتایی هاتووە 30 ئەیلول دەنگدانی گشتیە لە هەرێمی کوردستان، بەڵام 28 ئەیلول دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت. لە کۆی 3 ملیۆن دەنگدەری کوردستان 178,174 کەس دەنگدەری تایبەتن. هاوکات ئیسماعیل تایر خۆرماڵی بڕیاردەری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بەڕووداوی ڕاگەیاند قۆناغی یەکەمی مەشقی کارمەندانی سەر سندوقەکانی دەنگدان دەستی پێکردووە. قەرەباڵخێکی زۆر لە بنکەکانی کۆمیسیۆن هەیە. داواکارین ئەو فەرمانبەرانەی بۆ سندوقەکانی دەنگدان ناویان هاتۆتەوە و گرێبەستیان نەکردووە سەردانی ناوەندەکانی کۆمیسیۆن بکەن بە مەبەستی ئەنجامدانی گرێبەست و کردنی مەشق و ڕاهێنان پێیان. حوت ڕێکخراوی نێودەوڵەتی ناویان لای کۆمیسیۆن تۆمار کردووە بۆ ئەوەی لە ڕۆژی هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمان چاودێری پرۆسەکە بکەن. ژیارەزاد بەڕێوەبەری تۆماری قەوارە سیاسیەکان لە کۆمیسیۆن بەڕووداوی ڕاگەیاند جگەل لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کۆنسوڵخانی وڵاتانیش نوێنەر دەنێرن بۆ پرۆسەکە. کۆنسوڵخانەکانی ئەمریکا و ژاپۆن ڕێکارەکانی چاودێری هەڵبژاردنیان لای کۆمیسیۆن تەواو کردوون و دەژڵێت نوێنەرایەتیەکانی حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ کۆمیسیۆن لە پەیوەندیدان بۆ چۆنیەتی هاتنی چاودێران و وردەکاریەکان. بە گۆڕی مام ڕاستەوخۆ واز لە یەکێتی دێنم بۆ هەتایە و خەباتی 34 ساڵی ڕێکخستنی خۆم زیندە بەچاڵ دەکەم و چی دیەکێتی نابم. ئەمە بەشێکە لە پۆستێکی فەیسبووکەکەی جەزاکەریم کە ڕەنگە بەشێکی زۆرتان بیناسن یاخود ئاشنای بن بە تایبەتەوانی کە خەڵکی سلەیمانین. جەزای ساس تووڕێ لێکێتی ئەو لە نێو ئەکاونتی خۆی لە فەیسبوک پۆستێکی بڵاو کردوتەوە وێنەیەکی خۆی و قوبا تاڵەبانیشی داناوە نووسیوێتی ماوەی 4 ساڵە خەریکی بەرزکردنەوەی پلەی حیزبیم لە نێوان مەڵبند و مەکتەبی ڕێخستن زۆر باوردی چاودێری دەکەم ئەم جارە پلەی یەک ئەندامی گەڕاوی هاودیدە و ماودیدە نازانم چیە ئەو وادەڵێ بەرز بکرێتەوە و بەسەر ئێمەماناندا فەرزی بکەن بە گۆڕی مام ڕاستەوخۆ واز لە یەکێتی دێنم بۆ هەتایە و خەباتی 34 ساڵی ڕێخستنی خۆم زیندە بەچاڵ دەکەم و چی دیەکێتی نابم. جەسای ساس هەروەها دەڵێ هەواڵانی زەحمەتکێشانتان بەسەر ئێمەدا بەرز کردەوە ئەوانەی چوونە گۆڕان و هاتنەوە پلە و پۆست و پارە و سیارە و پاداشتاندانەوە. لە یەکێتی دەپرسێ ئێمە لەکوێی حساب نەکردنی ئێوەداین ئایا چاوتان هەیە دەبینن دەبیستن دەتانەوێت ئێمە چی بکەین یان بەگێل و نەفاممان دەزانن. سامان بەشارەتی هاوکارم لە سلەیمانی ئەو لەگەڵ جەزای ساز لەسەر ئەم بابەتە گفتوگۆیەکی کورسیان کردو و پێکەوە دەیبینی. بەڵێ ڕۆژانم کاتان باش ئەلبەتە لە دوای دەنگۆی ئەوەی کە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لەگەڵ شێتی نیشتیمانی کوردستان چەند کۆبوونەوەیەکی کردووە بۆ هەوڵی گەڕانەوەیان بۆ ناوی شێتی نیشتیمانی کوردستان ئەمە گلەی و گازندەی هەندێک لە ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێکەوتوتەوە بە تایبەتی تر هونەرمەند جەزای ساز لە ئەکاونتی خۆی شتێکی بڵاو کردوتەوە باس لەوە کاکە ئەگەر ئەم برادرانەی ناو هاوپەیمانی بگەڕێنەوە بە پلیان پێ حیزبیان پێ بدرێ و ئیمتیازی دارایان پێ بدرێ ئەوە من خەباتی 34 ساڵی ڕێخستنی خۆم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان زیندە بەچاڵەکەم. نمونەی ئەوە دێنێتەوە کە هەندێک لە هەڵسوڕاوان و هەروەها کەسە دیارەکانی ناو بزوتنەوەی گۆڕانە و کاتێککە چیابوون و دوای جارێکە هاتنەوە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان پارە و هەروەها سیارە و پلەی حیزبیان پێدرا بۆیە ئەمە جارێکی دیکە ئەگەرم حیزبەی کە لە هەناوی یەکێتی جیا بۆ جارێکە بگەڕێتەوە ناو یەکێتی بە هەمان ئیمتیازی پێشووتریان پێ بدرێتەوە ئەوە بەشێکی زۆر لە هەوادار و لایەنگران و هەروەها ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە لێشاواز لە یەکێتی نیشتیمانی کوردستان هێنن. من ئێستا هونەرمەند جەزای سازم لەگەڵای کاک جەزاگە بێنێرە تۆ بۆ تووڕەبووی بەو شێوەیە کە ئاوا لە حیزبەکە تووڕەبوویت و لە ئەو حیزبێکی کە لە هەناوی یا ئەو ئەندامانی کە لە هەناوی یەکێتی نیشتیمانی کوردستان چوونەتە دەر و حیزبێکیان دروست کردووە گە بیانێ بگەڕێنەوە یەکێتی تۆی تووڕەکرد. لە ڕاستیە ڕەنگە ببورن ینی هەموو شەکانی بەڕاستم جوێ بوو بەس بڵین بە لێشاوازی یەکێتین ئەویان غەدرێکی گەورە بێ منەڵم باسی خودی خۆمەکەم لەبەرەوەی هیچ ڕەوای حەق نییە
ماوەکە کللتورێک دروست بووە سەنگەر گواستنەوە و خەبات گواستنەوە بە هەر بیانوێک بێ بەس دواتر معلومە ڕوون بۆ کە تەنها بیانەکە بۆ وەرگرتنی پۆست و امتیازاتە کۆمەڵێک بۆ مای مانگی دوو مانگوازێن نەچنە حیزبێکەوە یا حیزبۆکەیەکەوە بەداخەوە منە بێ وا بڵێم دوایی کاگەڕێنەوە بەسەر کادرە مادونە ناسەکانەوەی کە نەگۆڕن ێ باشە من گوناحم چێکە من سەنگەرم نەگواستوێتەوە لە ناو حیزبەکەی خۆمامێنمەوە کە ڕخنە ژەگری ئەڵەن باشە کابێتەوە بۆ پۆست و کولەکە کە بۆ پۆست و کولە کاری حیزبیم نەکردووە کاری ڕێکخراویم نەکردەوە بەڵام ئەیتۆ 34 ساڵمان دووبی کەسێک کە دەچەمپلەیەکی حیزبی لە خواردەوە بێت کاگەڕێتەوە بە دوو پلێ حیزبی سەرتەوە دابنرێت و ئەنواع امتیازاتی پێبیرێ و پۆستی حکومی و پۆستی گەورە یعنی ئەمە دیارە خۆی ڕوون و ئاشکرایە ینی ئەو کللتورە بەداخەوە فێریەوەمانەکەن کە بچین ماوەیەک پێچ بکەیتەوە بچیتە ناو حیزبێکەوە حیزبەکەیەکەوە بگەڕێیتەوە بۆی کە بتوانی کاکزان من شتەکەی جەنابتم خوێندەوە ینی ئەوەی کە تۆ زیاتر جەختت لەسەر کردوێتەوە قسەکردنە لەسەر بۆرگرتنی سیارە و پلە و ینی کێشەکەی تۆ سیارە و پلەیە یاخۆ شتیکێ بێگومان مەپەسم سیارە و پلە نەبوو بەڵام هەر پلەی حیزبی و ڕێکخراوی لە دنیای حیزبایەتی و لە دنیای سیستمی ڕێخستنەوەیە پلە بە پلە تۆ قۆناغەکانی ڕێخستنە بڕیت من خۆم خودی خۆم پلە بە پلە قۆناغەکانی ڕێخستنم لە ئەندام کردەوە وردەوە دەبڕیوە تا گەشتمە تا دوایین پلەم کە کارژێڕی کۆمیتە بووە بەڵام بەداخەوە بۆ 2000 کە ویستراوە پلەیەکم بەرز بێتەوە 4 ساڵە منەوەشم نووسیوە کە تا ئێستا پلەکەم ڕاگیراوە من هەرەوە بەجە من داوای نەسیارەم کردووە نەدا امتیازاتم کردووە قەتیش داوای ناکەم دەبڕێ من حیزبایەتیم بۆەوە نەکردووە من کە کاتێک ڕێخستن بووم لە سەردەمی ڕژێمی گۆڕبەگۆڕەوە تا ئێستا ئێمە هەموو جیانبازیمان بە جانی خۆمانەوە کردووە لە پێناوی ئەم ڕۆژانەیە لە پێناوی ڕێبازەکەی جەنابی مامجەلالە لە پێناوی چەپکە گوڵەکەی جەنابی مامجەلالە بەڵام بەداخەوە ئەوانە خیانەت لەو ڕێبازە و لە ڕێبازی چەپکە گوڵەکەکەن بە شێوازێکی تر پێشوازیان لێکرێ کەمە کللتورێکە بێگومان من ئەوی کەی بینم بەداخەوە هەر مەسەلە بزوتنەوەی گۆڕانی هەر یەکێتی نیشتیمانی کوردستان نییە ڕەنگە ئەوەش لەناو پارتی دیموکراتی کوردستانیشە بە هەمان شێوەیە کادرێکی ئێرە بچێتەوە کادرێکی ئەوێ بێتە ئێرە ئێمە باسمان لەو کللتورەیە کە لە وڵاتەیە بەڕاستی کللتورێکی زۆر نامە و سەقەتە کە پیا بووە ئەم سەنگەر گۆڕینەوە و خەبات گواستنەوە و کادرەکەی خۆت کە سەنگەر ناگۆڕێتەوە کە نەگۆڕە کە ڕێژەی نەگۆڕە وەکەوە سیر ناکرێت کە یەکێک بۆ ماوەی سەنگەر بگۆڕێت کە بچێت خەبات بگوێزێتەوە جارێتە بگەڕێتەوە ناو حیزب خەتا حیزبەکەی خۆت نییە ینی کە ئەم جۆرە کەلتورە پەیڕەوەکە خەتای هەموو حیزبە سیاسیەکانە بەداخەوە منەڵێم ینی هەموو حیزبە سیاسەکان و کللتورە پەیڕەوەکەن ئێستا خۆی لە دنیاە لە هەموو دنیای حیزبەتیەوەی کە ئینسان بە سەرسەختانە لەسەر بیر و باوەڕی خۆی داکۆچی بکە خەباتی خۆی سەرکە خەبات و ڕێبازی خۆی ئەوی کە باوەڕی پێێتی بەڵام دنیا بووە بە دنیای بەرژەوەندی ئێستا خەڵک حیزبەتی دیارە بە بەرژەوەندیەکە ماوەیەک خەبات دەگوازێتەوە گەڕێتەوە ینی ئەو کللتوری گەڕانەوەی لای من کللتورێکی زۆر شەمە و پرسیارەکەم ینی کاک جەزا تۆ ینی هەست دەکەم یەقینێکی تاوتەیە کە برادرانی هاوپەیمانی دەگەڕێنەوە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و پلۆپۆستیان پێدا ینی دڵنیای یەقینت هەیە کە دیێنەوە ناو یەکێتی من یەقینم تەنها لە سوۆشیال میدیا و تەنها لەو هەڵا گەورەی ئیعلامی کە کەناڵەکان هەمووی باسیەکەن ئەو دیارە هەموو عالم ئێستا دەنگۆیشی گەورەیە کە گەڕێنەوە و لە سەرۆ مشیانەوە کە گوایە سەرۆکی لیستەکەش بکرێ بە سەر کۆمار و بەهەر حاڵ من ڕۆژە لە ڕۆژا و ئەو هەواڵە سەرکردێمە بە بەڵام کە سەنگەری گواستەوە هیچ پێویست ناکە جارێک تر بەو شێوەیە بایەق بۆ کەسانە بدرێتەوە کە لە ڕێبازی جەنابی مام لایەن ناوە لە ڕێبازی پیرۆزەکەی ئێمە لایەن ناوە چونکە لەبەرەوەی کەسانی زۆر دەسۆزمانەیە کە یەک ڕۆژ یەکێتی نیشتیمانی کوردستانیان بەجێنێشتووە لە هەموو تەنگانەکانە باشە ئەگە گریمان سپاس کە بینەریە کەواڵ بوون شادبەختە